خۆپیشاندانی لایەنگرانی حەشتی شەعبی یادکردنەوەی یەکەمین ساڵیادی تیرۆرکردنی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی ئێران و ئەبوو مەهدی موهەندیس جێگیری سەرۆکی دەستەی حەشتی شەعبی لە ناوەڕاستی بەغدا بەڕێوەچوو. خۆپیشاندانەکە لە وەڵامی داواکارەکانی هادی عامری سەرکردەی ڕێکخراوی بەدر و قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسایبی ئەهلی حەقدا بوو. لە خۆپیشاندانەکەدا کە لە گۆڕەپانی تەحریر بەڕێوەچوو هەزاران کەس لە لایەنگرانی حەشتی شەعبی لە بەغدا و بەشێکی دیکە لە شارەکانی دیکە بەشداریان کرد. خۆپیشاندانەکانیش لە کاتێکدا ئەنجام دەدرێ کە هێزە ئەمنیەکانی عێراق ڕێوشوێنی توندیان لە دەوروبەری باڵێۆزخانەکان گرتووەتە بەر. خۆپیشاندەرانی حەشتی شەعبی دروشمی دەرکردنی هێزەکانی ئەمریکایان داوتەوە و ئاڵای عێراق و گروپە جیاوازەکانیان بەرز کردبووە. ئاوکات لە وتەیەکدا فالح فەیاض سەرۆکی دەستەی حەشتی شەعبی لە عێراق وتی باشترین تۆڵەکردنەوەی سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس بریتیە لە جێبەجێکردنی بڕیارەکەی پەرلەمان کە لەبارەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەنگی لەسەر دراوە. هەروەها هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح وتی پێویستە پشتیوانی لە مەقاومەتی عێراقی بکرێت و ڕێگری لە هەیمەنەی دەسەڵاتی خۆبەگەورەزانی جیهان بگیرێت. پێشتریش لای خۆیەوە لە بەیاننامەیەکدا ئەبوو حسین ئەلحەمیداوی ئەمینداری گشتی حیزبوڵای عێراق ڕایگەیان کە لایەنگرانی نیازی ئەوەیان نییە هێرش بکەنە سەر باڵێۆزخانی ئەمریکا و حکومەتیش لا نابن، بەڵکو کاتیان زۆر لەبەردەستدایە بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان. لا بەرامبەر ئەو هەڵوێستانەدا موقتەدا سەدر بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیان ژمارەیەک هێز و لایەن دەیانەوێت عێراق پەلکێشی گرژی سەربازی و ئەمنی بکەن. دەژڵێت نابێت ڕێگە بدرێت چەک لە دەرەوەی دەوڵەت هەڵبگیرێت و ڕێگە بدرێت هیچ نێردەیەکی دیبلۆماتی لە عێراق بکرێتە ئاماج. لە هەرێمی کوردستانیش بۆ دووەم ڕۆژ لەسەر یەک مەراسیمی تایبەت بە ساڵیادەکە لە کۆنسوڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە شاری هەولێر بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا نوێنەری لایەنە سیاسیە جیاوازەکانی هەرێم و چین و توێژە جیاوازەکان بەشدار بوون. ونلبي النداء عهدا لك لە لوبنانیش لایەنگرانی حیزبوڵا مەراسیمیان بۆ یادی تیرۆرکردنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندی ساز کرد و جەختیان لەوە کردەوە کە بەردەوام دەبن لە ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل و ئەمریکا و درێژە پێدەری ڕێگای سولەیمانی دەبن. هەروەها لە سەنعای پایتەختی یەمەنیش کە حوسیەکان تێیدا باڵادەستن خۆپیشاندان و مەراسیمی تایبەت بۆ ساڵیادی تیرۆری سولەیمانی بەڕێوەچوو. پێشتریش کۆماری ئیسلامی ئێران هەفتەیەکی دیاری کرد بۆ بەڕێوەچوونی مەراسیمەکانی پەیوەست بە ساڵیادی تیرۆرکردنی سولەیمانی لە سەرتاسەری ئەو وڵاتە کە تێیدا خۆپیشاندان و سمینار و چالاکی جۆراوجۆر تێیدا ئەنجام دەدرێن. لەو چوارچێوەیەشدا لە کرمان مەراسیمی تایبەت بەڕێوەچوو.